خوددا من ئومێدی مامەندی دانیشتووی شاری بۆکان لێرە خەریکی کاری حەکاکی لەسەر شیشەین کاری شیشە دەکەین من تقریبان دەتوانم بەڵام 6-7 ساڵێک دەبێت لەو کارەدا فعالیەتم هەیە و کار دەکەم من لە ساڵی تقریبان 1970 دەستم بە کاری حەکاکی لەسەر شیشە کردووە تقریبان دەبێتە هەولەوشی 8 ساڵ هەولەوشەیە کە من کار دەکەم کاری شیشەش بە جۆرێک ئەڵبەتە کاری حەکاکی لەسەر شیشە زۆر کەم کەس دەیکا کارێکە کە نەناسراوە شایدیش بڵام کە ئەو کەسانە شناختیان لەسەری نییە دەنا کاری شیشەگەری دەکرێت کاری شیشەگەری دەکرێت زۆریش هەیە و خاهانیشی هەیە وەلی متاسفانە کاری حەکاکی لەسەر شیشە تا ئەلحان تا و جگای کە من لە یادم بێ و بیزانم ئەو چەند ساڵەکە من کار دەکەم کەسێکم نەدیوە بۆ شێوەیە کار بکات لە زۆر جگال لە نمایشگاکان شرکەتمان کردووە بۆیان جالب بووە شتێکی جەدید بووە ئستیقبالیشی تا حدودێک لێ دەکرێت وەلی چون شناختێکی وای لەسەر نییە نەبووە خەڵک نایناسن وایان شتێکی جەدیدە من خۆم ئەو کارش کە دەستم پێکرد وانە بوو بڵام وەڵا لەکن کەسێک فێر بووم یا کەسێک ئەو کاری فێرکردم من خۆم ئەو بەو کۆمەکی ئەو ئەبزارە دەتوانم بڵم زۆر کاری پێ دەکرێت یەکێک لە کارەکانی کاری سەر شیشەیە من خۆم دەستم بەو کارە کرد بێەوەی هیچ شناختێکشم لەسەری بێ فقط بە علاقەی و خۆم و بە سەلیقەی خۆم دەستم پێ کردووە و ئەلحانیش لە بابەت کارەکەمەوە ڕازیم نەک بەڵام زۆر فقط زیاتر جەمبەی علاقەی خۆم دەیکەم وانێ بەڵام منبەی دەرامەدێک بێ بۆ من سێرفان لەبەر علاقە و جوانی و جەدیدبوونی کارەکە من زۆر ئەو کارە دەکەم من خۆم لێرە بێجگە لە کاری شیشە لەو کارگایە دەست و پێم کردووە بە عنوانی سەنعەتگەرێکی شاری بۆکان لە پاڵ ئەو کارەوە چەند کارهایەکی دیکەش دەکەم لە بواری کاری چوبی کارهای چوبی کاری معڕاق منەبەت پیکەرە تەراشی هونەرهای تەلفیقی معڕاق منەبەت مشەبەک منەبەت هەڵبەت ڕشتەی ئەسڵی خۆم کاری خۆم منەبەتکاریە دەتوانم بڵێم لە پاڵکاری منەبەتەوە کاری شیشە دەکەم من لە کاری منەبەتدا تقریبان 14 یا 15 ساڵقەی کاریم هەیە بەعنوانی سەنعەتگەرێک ژێر مەجموعەی سازمانی سەنایدەستی میراثفەرهەنگی ئێمە لێرە کار دەکەین ئەو کارگایەمان دەست و پێ کردووە و لێرە مەشغوڵ بە کاری بە نەزەری شەخسی من کلەن سەنای دەستی کارێکە بەدەست دەکردرێ واقعاً جێگەی ڕێز و ئێحترامە کە هەر کەسێک ئەگەر شناختێکی چکۆلەی لەو کارە هەبێ نەک هەر کاری ئەو کارەی سەرفان خۆم دەیکەم سەنایدەستی شاملی زۆرە لە کارەکان دەبێت سوپاڵگەری گلیم بافری هەر کامێکیان واقعاً جێگای ڕێز و تایبەت و ئێحترامێکی خاصیان هەیە چون ئەو کارە واقعاً بەدەست دەکرێت بە هیمەتی سەنعەتگەر ئێمە خۆمان لە توولی ساڵدا دەتوانم بەڵام چەندبارێک نمایشگامان دەبێت بەرگوزار دەکرێت کارەکانمان بە نمایشدا دەنێن خەڵکی دێن چاو لە کارەکان دەکەن بەو بۆنەوە ئێمە دەتوانین کارەکانمان بە خەڵکی بناسێنین واقعاً لە تێڵیشەوە پێمان خۆشە کە کەسانێک ئەگەر عەلاقەمەند بەو کارە هەن بێن ئێمە فێریان بکەین
لە هەر ڕشتەیەکی سەنای دەستێەوە ئێمە هیچ مشکلێکمان نییە مڕبیمان هەیە کلاسای ئامۆزشیمان هەیە تاتی نەزەری سازمانی سەنای دەستی و میراث فەرهەنگی ئێمە و کلاسانە بەرگزار دەکەین لە پایانی دەورەشدا حتا مەدرەکی معتەبەری میراث فەرهەنگیان پێدەدرێ دەتوانن خۆیان بۆ عنوانی یەکدانە مەشاغڵی خانەگی حتا لە ماڵی خۆیاندا ئەو کارە ئەنجام بدەن لازم نیە کارگایەکی گەورەیان بێ سرفەن کابرا وایە پێی خۆشە بۆ دڵی خۆیەوە کارە بکە بۆ دڵی خۆشە تۆ توانین لە ماڵی خۆ تەنیا یەک میزی چکۆلت دەوێ و یەک سری هەبزار هەیە کە بتوانی کار بکەی ئەوە بەستە بە دڵی سەنعەتگەر هەیە کە کارێکی بی هەوێ پێی خۆش بێ ئێمە لەو کارگایەدا سرفەن کە خۆم کار دەکەم هیچ چەند کەسانی کەش هەن کە لەو ڕشتەیەدا شروع بەکار بوون دەتوانم بڵم بە عنوانی کارآموز یا سەنعەتگەرێک دەتوانن کار بکەن ئەلحان ئەو خانمەکە لێرە مەشغوڵ بەکارە خۆشبەختانە ئەوەڵین کەسێکە کە دوای خۆم ئەوڵین کەسێکە کە ئەو کارەی کردووە مەخسوسەن لە بۆکاندا ئەوە کار دەکا و ئێمە بەدڵ پێمان خۆشە کەسانێک کە پێیان خۆشە ئەو کارە فێر بن دەتوانم بێن کار بکەن شتێکی وانە بڵم وەڵا زۆر سەختە و ئەجیبە تەنیا کافیە یەک زەڕە علاقەت بە کارەکە بێ و سەلیقە بە خەرج بدرێ من خۆم کە دەستم بەکار کرد دەتوانم بڵام لە نقطەی سیفرەوە واقعان دەستم پێ کرد ئەلحان بێرە گەیشتوم ئەوەی کە لێرە بەو حەد و مەرزە گەیوم کە دەتوانم بڵام کارگام دەست پێ کردەوە وەسایلی تەجهیزاتم هەیە کەسانێک دەتوانن لە کارگاکە لەکە خۆم کار بکەن و من بە هیمەتی لە پێشدا خانەوادەکەی خۆمی دەزانم واقعان پشتیوانیوانم لە پشت بووە دوای ئەوە ئێمە لە نمایشگاکاندا واقعان بە بەشی سەنایە دەستی خەڵک ئستیقبالیان کردو من مەمنونی هەموو لایەکیانم واقعان ئەگەر ئستیقبالی ئەوان نەبێ ئەو کارە ئەو هونەرە دەتوانێت شاردراوە بمێنێتەوە وەلی ئێمە پێمان خۆش نییە من بە بەشی خۆم زۆر لەو نمایشگانی کە دانراوە خەڵک ئستیقبالیان لێ کردو و زۆریشی لێ ڕازی بووم و کەسانێکیش کە تا ئەلحان نەیانزانیوە یا نەیان دیوە دەتوانن لەو بەرنامەیە و لە طریقە بەرنامەیەوە ئاشنایەتی زیاتری پێ پەیدا بکەن و بە هەر حاڵ ئێمە لە خزمەتیاندا هەیە وەڵا زیاتر دەتوان بڵام 90% ئەو شتانێک کە دڵی خۆمی سوێتی معمولەن یا شعرم کار کردو یا نەقەشایەکی منیاتۆری لە سەر کاری شیشەی ئەو کارانەمان بۆ معمولا شعر و تەسویر بوون دا تەسویرایەکی منیاتۆری ولی ئەغڵب 90% من خۆم شعرم پێ خۆشە لەسەر شیشە کار بکەم جوانترین شتێک کە تا ئەلحانەکونێ خۆم کارم کرد ینی خۆم پێم جوان بوو بێ دەنا کارەکان لە دیدگای ئەو کەسانی کە دەبینن چون بۆ دەتوان بڵم شتێکی جەدیدە هەمیانیان پێ جوانە ولی خۆم جوانترین شتێک کە خۆم پێم جوان بوو بێت تا ئەلحانکە کارم کردوێ تەسویری مەنزەرەیە کە تەقریبەن لە غروبی خورشیدە من ئەوەم پێ جوان بوو و واقعانیش پێم جوانە ئەو مەرحەلەی کارمان کرد ئێمە وەڵی مەرحەلەیە کە دیکەین انتخابی تەرحەکەمانە دوای ئەو انتقالی تەرحەکەمانە دەی سومین مەرحەلە مشەخەزکردنی تەرحەکە لەسەر کارەکەیە لەسەر شیشەکە یا ئاوێنەکە کە ئێمە لەسەر ئاوێنە ئەلحان فعلەن کار دەکەین ئەلحان ئێمە تەرحەکەتوان بڵم دەوربڕی کراوە ئامادە کراوە و کاری ئەسلەکەی دەرهێنانی تەرحەکەیە لە سەر کارەکە کە دەبێ ئەلحانە کوونێ دەبێتە مەرحەلەی چوارۆم ئێمە ئەنجامی دەدەین دەبێت تیغەی کە دەستگاکەمان بگۆڕین و دەست بەکاری مەرحەلەی چوارمی پیشنهادی من بۆ سەنعەتگەرەکان متاسفانە کە خودی سازمان خۆی هیچ جگایەکی نییە کە
کە بڵم سەنەتگەرەکان لێ بەکار بن بەڵانی جگایکی مستەقل یا نمایشگایەکی دایمی تاڵهان کە نەبووە هەرچەندیش کە دەخوازمان کردو هیچ بە جگایەک نەگەشتین بە نەتیجەیەک من خۆم تەوسیەیەک یا دەرخواستێک کە هەمان لە دۆستان لە سەنعەتگەرەکان لە هەمکارەکانی خۆم کۆبوونەوەیەکمان ببێ یا خۆمان یانژێر نەزەری میراث فەرهەنگی خۆمان بین بە نظرم باشترە توانین مەکانێک دەست پێ بکەین بە عنوانی نمایشگایەکی دایمی کە کلیی ڕشتەکان ئێمە لێدا دابنین نظام لە کاری شیشە کاری چوب معڕەق مولەبەت مجەسەمە کاری سۆفاڵ نەقاشی سەر سۆفاڵ کاری تەزهیب کاری گلیم و جاجم کاری بافتەنی کاری سەدەفسازی ئەوانەی کە دەیانڵێم هەمویان لە بۆکاندا هەن هەمکاری خۆمن وەلی تەسوانە زۆر شناختە شدن نین ئێمە گە بتوانین کارێک مەکانێکی ئاوا دەست و پێ بکەین دایبنین کارەکانمان هەموو لەو مەکانەدا دابدرێ بە عنوانی یەک نمایشگا کە دایمی بەرگوزار بێ سبحینێک کەسێک توریستێک میوانێک لە شارێکی دیکەوە دێتە ئەو شاری ئێمە پێی خۆشە کاری چوب ببینێ بڵێ کاری ئەسڵ سنایدەستی بۆکان چییە نەفرێ معرفی دەکات دەڵێ کاری چوبە ئەگە ئەو مەکانە هەبێ ئەو مەکانی پێ معرفی بکات بە بۆنەی کاری منەوە دەتوانێت کاری سۆفاڵ ببینێ کاری گلیم ببینێ کاری نەقاشی ببینێ پس ئێمە دەتوانین ئەو کارە بکەین بە نەزەر و بە بڕوای من کارێکی زۆر سەخت نییە زۆر هەزینێکی سەختیشی ناوێ شکر بۆ خوددا ئەلحەمدولیلا ئەو ساڵ بە مقایسە بە 5 ساڵەوە پێش سەنعەتگەرەکان زۆر بوون واقعاً تەزە نیشانەیەوەی کە هونەرمەندمان زۆرە هونەردۆستیشمان زۆرە ئێمە گە بتوانین ئەو کارە بکەین پێم وابێ زۆر هەم جەمبەی تەبلیغاتێک دێ بۆ خۆمان هەم کارەکانیشمان چاتر دەناسرێ و واقعاً شانازێک شێ بۆ شارەکەمان جێگای باسە کە من لێرەدا تەشەکورێکی ویژە لە مەسئولانی سەنایەتدەستی بکەم کە واقعاً ئەوەندەی ئێمە سەنعەتگەرەکان واقعاً من بە بەشی خۆم کارمان پێیان بوون یا خۆم شەخسەن کارم پێیان بۆ تا ئەو جگای کە لە دەستیان هاتووە و توانیویانە کارەکانیان بۆ جێبەجێ کردوین من بەڕاستی مەمنونیانم بازم تەشەکوریان لێ دەکەم قەدردانیان لێ دەکەم دەستیان خۆش بێ ماندوو نەبن